لە فیستیڤاڵێکدا ئەمڕۆ لە سۆران 15 پرۆژەی پرۆگرامینگ لەلایەن قوتابیانی شارەزای بواری ئایتی خرانە ڕوو کە تیایدا ئەو قوتابیانە بەهرە و تواناکانی خۆیان خستبووە ڕوو لە بوارە جۆرە و جۆرەکانی ئایتیدا. مەبەستیمە لەو پرۆژەی بازارکردنە لە ماڵەوە بە ئینتەرنێتکردین و فرۆشتنی کۆمپیوتەرە بەتوانیم لێرە کۆمپیوتەر بکڕی و بفرۆشی بە ئاسانترین شێوە بە وێبسایتەی کۆمپیوتەر شۆپینگ سنتەر. ڕاستەخۆی رادیۆیم دروست کردووە بۆ پەیمانگەکەمان لەم فستیڤاڵە پەخشەکەم. هیوادارم لە داهاتووش حکوومەت سنتەرێک بێ بۆ پەرەپێشتوونی گەنج و لاوانمان بکاتەوە بۆ ئەوەی پەرە بە پتوانەکانمان بدەن لە ڕووی بواری ئەلکترۆنی. بەناوی پاسوەرد چێکینگە بەکاردێت بۆ ئەوەی بتوانیت پاسوەردەکەت بزانیت تاکو چەند بەهێزە سکوێرە یاخود سکوێر نیە و هەروەها ئەتوانی سوودی لێ بینی لە کاری نێت و بۆ ئەوەی ئەگەر هاتووی مێڕەکان هەر شتێکتدانە پاسوەرەکە تاقیبەوە داخۆ چەند ئەگەری ئاهاکردنی هەیە یاخود ناوەی بۆ ئەوەی پاسوەردەچی بەهێزدانێ چۆنێتی دروستکردنیان پرۆژەیە بە HTML و HTML بەکارهێناوە دەگەڵ PHP و داتابێزەکەشی بەمای سکوێل دروست. ئێمە سیستەمێکمان دروست کردووە بە شێوەیەکی ئەلکترۆنی بۆ ئەزمونەکان کە پێک دێ لە MySQL HTML PHP. ئەم سیستەمەوە لەیەکە کە ئیمتحانەکان بکرێت بە شێوەی نیتوۆرک ئینتەرنێت بەڵام ڕێگە لە خەشکردن و پرسیارەکان گۆڕانکاریان بەسەردادێت. بەڕێوەبەری پەیمانگەی کۆمپیوتەری سۆرانی ناحکومی پێی وایە ئەگەر حکوومەت هاوکاری قوتابیان بکات توانای باشیان هەیە وشتی داهێنانی باشتر دەکەن بەڵام بە پێیوتەی ئەم قوتابیانە لەسەر ئەرچی خۆیان ئەم پرۆژانەیان ئەنجام داوە. ئامانزمان لەکردنەوەی یەکەم فیستیڤاڵی خۆمان لە بەرواری سێ چوار ئەم ڕۆواتە کە فیستیڤاڵەکەمان چەند بەشێک لە خۆ دەگرێت بەشی زانستی کۆمپیوتەر هونەری فۆلکلۆر لە بەشی زانستی کۆمپیوتەر ئێمە هەوڵمان داوە گرنگی بە تواناکانی قوتابیانمان دەین لە بەشی کۆمپیوتەر و دەرخستنی بەهرەکانیان لەم بەشەدا ئەگەر بێت و قوتابیانی ئێمە بێت و هاوکاریان بکرێت لەلایەن حکوومەتەوە و توانای زۆر باشیانێ دەتوانن شتی زۆر باش بەرهەم بێنن لە بواری تەکنۆلۆژیا و زانستی کۆمپیوتەرەوە. ئەمڕۆ ئەم قوتابیانە پرۆژەکانی خۆیان لە بواری ئایتی خستە ڕوو بەڵام ئەوەی ئەوان باسی لێوەکەن پرۆژەکانیان هەمویان لەسەر ئەرک و توانای خۆیان دابوو. گلەی لەوە دەکەن کەوا حکوومەت گرنگی بەم بوارانە نادات بۆ ئەوەی ئەوان زیاتر پرۆژەکانی خۆیان بەرەو پێش ببەرن ئەگەر نا ئەوانیش هیچیان کەمتر نییە لە قوتابیان و داهێنەرانی وڵاتانی تر. ئازاد و مەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.